سڵاوتان لەبێت و لە شارپرێسەوە ئەم کاتتان باش. ئەمڕۆ دوای ساڵێک لە دەستگیرکردنیان دوان لە دەستگیرکراوانی بادینان لەلایەن دادگای هەولێرەوە بڕیاری ئازادکردنیان بۆ دەرچوو. ئازادکردنی ئەو دەستگیرکراوە لەسەر ئاستی شەقام کاردانەوەی جیاوازی لێکەوتەوە. بەشێک لە هاوڵاتیان دڵخۆشی خۆیان بە شێوازی جیاجیا لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دەربڕی ئەوکات لەسەر ئاستی چالاکوانانی مەدەنی و حیزبیش کاردانەوەی لێکەوتەوە. بەشێک لە پەرلەمانتارانی کوردستان کە لە بەشێکی زۆر لە دانیشتەکانی دادگا ئامادە بوون دڵخۆشی خۆیان و بڕیارەکەی دادگای هەولێریان بە بڕیارێکی باش وەسفکردن دەمەوێت. لەبارەی ئەم بابەتەوە گفتگوی زیاتر لەگەڵ بەڕێز هەرێم ڕەفعەت ئەندامی تیمی پارێزەرانی دەستگیرکراوانی بادینان بکەم کە بە سوپاسەوە لە هەولێرەوە لەگەڵم دەبێت. کاک هەرێم ئەم کاتت باش دەبێت بزانم لە ماوەی ساڵی ڕابردوودا دادگای هەولێر بەردەوام پێداگر بوو لەسەر داواکاریەکانی خۆی، داواکاری سکاڵاکاران لەسەر دەستگیرکراوانی بادینان بە تایبەت مامۆستا بەدەل بەرواری و مێردبەرۆشتی ڕۆژنامەوان. بەڵام ئەمڕۆ ئازاد کران یاخود بڕیاری ئازادکردنیان بۆ دەرچوو. پێتان وایە هۆکاری ئەم گۆڕانە کتوپڕە لە بڕیارەکانی دادگا چییە؟ سڵاو بەڕێز لەبینیان خۆشەویستیش بەڕاستی من بە ئەو بابەتە ڕاستیکەینەوە ئەوان ئازاد نەکراون، ئەوان سزای ساڵێکیان بە سزا سەپێنراوە. ئەو سزایشکەوە کە سزا دراون زیاد لە پێویست گیرای نەبوو. نمونە مامۆستا بەدەل بەرواری 15 مانگ گیراوە، بەڵام ساڵێک و 6 ڕۆژ کە لە ئاسایش بۆ بڕیاری دادوەر کە لە بۆ یاژمار نەکراوە. ئەوش خۆی شتێکە پێچوانەی یاسایە، بەڵام وەکو بڵین ئازادکردن ئازاد نەکراوە. من ئەو دەکەم تا بەڵام بڕیاری ئازادکردنیان لەلایەن دادگاوە دەرکراوە. بڕیاری خۆی ئەگەر هاتو بڕیاری ئازادکردن با بدا ئیفراز دەکران، بەڵام ئەوانە سزای ساڵێک زیندانیکردنیان بە سزا سەپێنرا. بەڵام ئەوەی کە ئەو دەی لە تحقیق بوونە لە ئاسایی جەزم سەر بوونە کەواتە ئەوانە سزا دراون نەک ئازاد کراون. کە مدەی ماوەی یاسایەکەی تەواو دەبێتن ئەوجا ئازاد دەکرێت. ئەگەر هاتو زۆر باشە. لە کاتێکا لە ماوەی ساڵی ڕابردوو کە سزا دراون زۆر جار ئەو کەسانەی کە تانەیان لە بڕیارەکانی دادگای هەولێر دەدا بە تایبەت لە کەیسی دەستگیرکراوانی بادینان بەگشتی بەشێک لە گرفت و کێشەیان لەگەڵ دادگای هەولێر ئەوە بوو کە ئەو دەستگیرکراوانە دادگایی ناکرێن. بەڵام ئێستا دەوترێت ئەم دوو کەسێک کە ئەمڕۆ بڕیاری ئازادکردنیان دادگایی کراون. کەیسی ئەمان جیاوازترە لە دەستگیرکراوانی تریان؟ کەیسەکە بە جۆرێکی تر مامەڵەی لەگەڵ دەکرێت؟ ئەوە ئەو دوو کەیسە چۆن پەیوەندیەکیان بە یەکەوە هەیە؟ بەڵێ خۆی ئەو کەیسی گیراوانی بادینان نزیکەی 81 کەسە گیراون لە کاتی ئێستاە. پێنج لە گیراوانی بادینان سزای 6 ساڵ زیندانیکردنیان بەسەر سەپێنرا و لەم ڕۆژدا دوو لە گیراوی تری بادینان سزای ساڵێک زیندانیان بە سزا سەپێنرا. بەڵام ئەمە با بگەڕێنەوە بۆ 15/2021 ئەو کاتەی دادگایکردنی شێوانی بۆدا زێبایی هاوڕێکانی دەستی پێکرد بە پێی مادە 1 لە یاسای 21 ساڵی 2023 پەرلەمانی کوردستان. دادوەری دادگای تاوانی دوی ئەو کات بڕیاریدا بە تەدەخل تەمیزی ئەو دوو کەسە بگەڕێنەوە تحقیق و کەوان نەخسەکە بوو نەخسەکە پڕ بکرێتەوە. ئەو کەیسا هاوشێوەی کێسەکەی شێوانی بۆدا زێباری بوو لەگە هاوڕێکانی. بەڵام ئەمڕۆ دادگا ئەمڕۆ ئەو دادوەرە ئەندامانی دادگای تاوان کە گۆڕانکاریە مەسلحاتەوە گۆڕایە ئەمڕۆکە دادگا بڕیاریدا بە پێی مادەی 222 لە یاسای سزادانی عێراقی سزایان بداتن. بەڵام لێکوانە حالەتێک تر هەیە. ئەو مادەی خۆی مادەی 222 لە قانون حکومەت عێراقی ڕاگیراوە لە کاتی ئێستاە و هیچ بەدیلێکی نییە. بەڵام ئەوانە سزای نیازم بە حالەتێکی سزایدا ئەو مادەی مەوەکو مادەی 156 لە قانون حکومەت عێراقی کە ڕاگیراوە لە کاتی ئێستا مادەی 1 لە یاسای 20 ساڵ 2023 پەرلەمانی کوردستان جێگرتیتەوە. بەڵام یاسا مادەی 222 لە قانون حکومەت عێراقی ڕاگیراوە بەدیلیشی نییە. لەو کاتەیە ئێمە خۆمان ئەمە و پەراوی تەمیز دەکەینەوە لەبەر هیچ عنصرێک سزایی لەو پەراوەدا نەبوو. بەپێی یاساش لا جەریمە ولا عقوبە ئیلا بالنەس، یعنی ئەگەر تاوان نییە و سزاش نییە هەتاوەکو نووسراوێک لەبێت. بەژێرەی ئەو مادەی کەوا ئەمڕۆ
ئاراستەی تۆمەتخراوەپاڵانی بادینیان پێ سزای پێدرا ئەو مادە هیچ نووسراوێکی نییە تاوەکو سزایان پێداتن لەبەر ئەوەی لە کاتی ئێستا مادەی 222 ڕاگیراوە کاری پێ ناکرێت هیچ بەدیلیشی نییە. زۆر باشە لە ماوەی چەند مانگی ڕابردوودا فشارێکی زۆر لە حکوومەتی هەرێم و لایەنی پەیوەندیدار و دادگاکرا بەوەی کە بێتاوانی ئەم دەستگیرکراوانە بسەلمێنێت فشارەکان گەیشتنە ئاستی دەرەوە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان تەداخلیان لە کەیسەکەدا کرد پێتان وایە ئەوە تا چەند کاریگەری هەبووە لەسەر ئەم بڕیارە نوێی دادگای هەولێر؟ بەڵێ وەکو خۆم وەکو لە پارێزری ئەم کەیسە کە لە سەرەتای ژیانیانەوە لەگەڵ ئەو کێسەداما هیچ کاریگەریەک و هیچ تاسیلاتێکی سەر نەبوو وەکو خۆی یعنی بەڕاستی پێم سەیرە وەکو دەستکەوتی دادگا ئەمە نابێ ڕۆکو سەیری ئەو بابەتە بکەین لەبەر ئەوەی هیچ تاوانێک بوونی نەبووە هیچ قەزێکی تاوانکاری لەو پەڕاوە بوونی نەبووە بەبێ ئەوەی کەوا شاهدێکی عیان هەبێتن کەوا بسەلمێنێتن بەڵگەیەکی دەقیق هەبێت بسەلمێن کەوانە تاوانێکیان ئەنجام داوە ئەوجا دادگا هەڵوستی بە سزادانیان کە پەراوێک هیچ عنصری سزایی تێدا نەبوو ساڵێک زیندانی بۆ مامۆستایەکی قوتابخانە و ڕۆژنامەنووسێک بدرێتن ئەوە کەی تەسیلاتی ڕێکخراوانی دەرەوە بیانی و ناوەی دەسەدەبێتن ئەو کاتی تەسیلاتی دەبوو ئەگەر هاتوو ئەو بڕیارەی دادگای تەمیزی هەرێم لەسەر شێوانی بۆ دازێواری و هاوڕێکانی 6 ساڵ زیندانی کران ئەو کاتی کە ناوی قوسوخانەکان نووسرا بوو لە تەسەڵات تەمیزی تەنها ناوی قوسوخانەکان دەرهات ئەو کاتێک قوسوخانە و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان هەمووی بەشێکی زۆری کردبوون و ورتیان لەوە نەهات و تەنها ناوەکان دەرهات ئێمە ئەوەی کە ئەمڕۆ دەیبینین ئەمە دەستکەوتی دادگا نییە یعنی بۆ بێزان باڕون و ئاشکرا بی ئەو کاتێک دەستکەوتی دادگا بوو ئەگەر هات و دادگا ئێلغاتۆمەی کرداوە بەبێ بەهۆی نەبوونی بەڵگا کەوا ئاراستی تۆڵخراوانی پارانی بادینیان کراوە لەبەر ئەوەی ئێمە بگەڕێنەوە سەردەمەس هەندە حاڵەتی بازەوە دەکات کەوا خۆپیشاندانی ئەنجام داوە بەپێی یاسای ژمارە 11 2010 پەرلەمانی کوردستان کەوا بەپێی یاسا ڕێکخراوە خۆپیشاندان کە مافێکی هەموو تاچێکە بمۆڵە وەرگرتن لە لایەنی پەیوەندیدار کاتە خۆپیشاندان دەکات بەڵام بە ڕۆژنامەنووس مێردبەوشتی و هاوڕێکانی ئەو کاتێک کە خۆپیشاندان ئەنجام داوە بە بەڵگەوە مۆڵەتیان هەبووە کەواتە ئەوە تاوان نییە جگەلەوە بەپێی حاجی فەتاح مێردبەوشتی کە ناسراوە ڕۆژنامەنووسە ئەندامە لە سنتەری میترۆ ئەو کاتی دەبوو ئەگەر هاتوو هەر حاڵەتێکی پێ دەبوو بەپێی مادەی یاسای 35 ساڵی 2010 یاسای ڕۆژنامەگەری کوردستان دادگایی بکرێتن کە لە مادەکانی 1 فقرە 5 و مادەی 2 فقرە 5 و مادەی 8 و 9 باز دەکاتەوە تەواو ڕۆژنامەنووس لە چ کاتێکی دەکات ئەوەش سنتەری میترۆپی یاسا کە لە یاسای پەرلەمانی کوردستان بۆ دانراوە کەوا مافی بەدەستهێنانی زانیاری و هەرسەنگانی کارەکان حکومەتی هەیە ئەوەش لەو ئەو یاسایش کاری پێ نەکرا هەرسان یاسایەکیان هێنا وەکو یاسای ژمارەیەکی مادەیەکی یاسای 20 سال 2003 پەرلەمانی کوردستان کەوا ئاراستەیان کرد بەڵام ئەمڕۆ دادگای تاوان هەرسا بە گۆڕینی ئەو مادەیە کە ئەو مادەیەش لە کاتی ئێستا ڕاگیراوە یعنی ئەوە هیچ کاتێک نابێتە ئەوە کە ئێمە بێن برێن وڵات تەسیلاتی ڕێکخراوانی دەرەوە یا کۆنسولەکان یا هەر بابەتێکی سەرا ئەو ئەگەر هاتوو تەسیلاتە بە ئەمڕۆ ئەو کاتێک کە لە یادمانە سەرۆشی هەرێم بڕیاری وعدی ئەوەی داکەوە ئەگەر هاتوو سزاش بدرێن بە عەفو خاص بەیاندن ئەو بینیمان سزاش بدرێن و عەفو خاصیان بۆ نەهات یعنی لێکانە سیرەکەم لەوەیدا ئایا دادگای تاوان چۆن هات بەو مادەیە سزایدان کەوا ئەو مادەیە لە کاتی ئێستاە ڕاگیرا و هیچ بەدیلێکی نییە بەڵێ ینی بە دووبارە دەکەمەوە ئەوە دەستکەوتی نییە کەوا دادگا ئەمڕۆ بەکاری ئەمڕۆ بڕیاری داوە لە بڕیارەکە بدەن ئێمە وەکو تیمی پارێزەران بەڵێ لە چەند ڕۆژی داهاتوو ڕاوێژ دەبین بە ڕاوێژ بینی خۆمانەوە تانە لە بڕیارەکە دەین و ئەو حاڵەتانە ئاماژە پێ دەکەین کەوا لەو پڕاوە وەکو یوبێکی قانونی کە ئێمە دەیبینین زۆر باشە لە ماوەی ڕابردوودا بەڵگەی زۆر پێشکەش کراوە بە دادگا لەبارەی سەلماندنی بێتاوانی ئەو ڕۆژنامەنووس و مامۆستا و چالاکوانانەی کە دەستگیر کراون ئێوە وەکو تیمی پارێزەران پێتان وایە بۆچی هەم ئێوە وەکو تیمی پارێزەران هەم چالاکوانان بەگشتی و بەشێک لە ئەنجام پەرلەمانانی کوردستانیش بۆچی نەیانتوانی وە کاریگەری لەسەر بڕیارەکانی دادگا دروست بکەن بەڵێ ئێمە پارێزەر خۆی لە کاتی ئەشکەی تەنها جوودی خۆی دەکات
ئەوەی کە پێویستە پارێزە جوودەکانی خۆی بکاتن و ئەو بەڵگە و ئەدەدانەی پێویستە عەرزی بکاتن لەبۆ کە بێتاوانی بسەرمێنن ئەو جوودەی ئێمە وەکو تیمی پارێزەران تەواوی هاوپیشەکانم بە تەواوەتی جوودی خۆمان کرد و هەموو بەڵگە بێتاوانەکانی وانمان عەرز کرد و کەوا بێتاوانن بەڵام ئەگەر هاتوو دادگایەک بێتن بەو حاڵەتەی کەوا هەیە سزایان بداتن ئەگەر هاتوو دادگایەک بێتن ناو ناوبانجی خۆی نەپارێزیتن و ئەگەر هاتوو ئەنجومی دادگای تەمیزی هەرێم لێ ناو ناوبانجی خۆی نەپارێزیتن ئێمە لە حاڵەتەی خۆناسین بیکەینە حاڵەتێکی تر ئێمە هاتین ئەو بابەتە نایاسایانەی کە لە بەرامبەر جیراوانی بادینان ڕووی داوە بەلایەنە یاسایەکانمان بۆ هەستاین ڕێی گشتیمان لێ ئاگادار کردەوە بەڵامەشیە ئەوەی کەوا جێگای زۆر سەیری بەڕاستی شەقام بێدەنگ بوو شەقام دەنگی نەبوو کەف بوو ئەو کەسانەی گیراون لە بادینان لەسەر ئەوەی گیراون کەوا داوای مافە سەرەتاییەکانی فەرمانبەران و هاوڵاتیانی هەرێمی کوردستانیان کردووە داوای موچە و قوتی هاوڵاتیانی هەرێمی کوردستانیان کردووە دەبوو ئێستاکە ناوخۆیش فشاری زۆریان کردووە لە کاتێککە هەموو ئەمانە نەیانتوانی وە کاریگەری لەسەر بڕیارەکانی دادگا دروست بکەن پێتان وایە شەقام دەتوانێت ئەو کاریگەریە دروست بکات هەموو کات شەقامی لاکەرەوە بووە ئەمە ئەگەر سەیری بکەین ئەو کاتێک خۆپیشاندانێک ئەنجامدرا لە بۆ چاکردن موچەکانی لەبەردەم پاشاندن بەڵێ بە دنیاییەوە شەقام یەکلاکەرەوەیە بەڵام ئێمە داوا لە دەسەڵات دەکەین با ئاشکردنەوەیەک بکاتن لەگەڵ شەقام لەگەڵ ئەو هاوڵاتیانی کە لە هەرێمی کوردستان بوونیان هەیە ئەوانە هاوڵاتی ئەو حکومەتی ئەو هاوڵاتیانەیە بەڵام نازانم ئەوەی کە سەیر لەوەدایە خەڵکانێک لەناو ئەو پەڕاوەکو مخبیر سڕی ئاماژەیان پێکراوە ئەو خەڵکانە تەنها نێردراون تاوەکو بابەتێک بژێنێتن خۆی بابەتەکە باز بکاتن و خۆشی بکاتن بەڵگە لە دژیان و خۆشی بیباتەوە لەگەنیان و باشە باز مخبیر سڕی دەکات کەسێک کە ناوەکەی پارێزراو لای ئێمە و کە باز دەکاتێ ئەو کەسە لەلایەن بوو بە باشە بۆچی ئەو کەسە نەژیە ئەگەر هاتوو ئەوانە تاوانێکیان کردو ئەویش هاوبەشی تاوان بووە زۆر باشە بازەوە دەکرێت لەسەر ئاستی شەقام هەندێک بۆچوون دروست بۆ لەبارەی ئەوەی کە ئەنجامی هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق و کەمبوونەوەی دەنگەکانی هێزە دەسەڵاتدارەکان لە هەرێمی کوردستان تا ئاستێک دەکرێت کاریگەری هەبێ لەسەر بەڕێوەچوونی دانیشتەکانی دادگا و بڕیاری نوێ لەبارەی لانی کەم ئەو کەسانەی کە هێشتا دادگایی نەکراون ئەو دەستگیرکراوانەی دیکە پێتان وایە ئەمە دەتوانێت جۆرێک لە گۆڕانکاری لە تێڕوانینی هێزە دەسەڵاتدارەکان و دادگا بۆ دەستگیرکراوان دروست بکات من وەکو خۆم ئەوەی کە لەو بابەتە دەیبینم تەنها ئەندامانی دادگا دەوریان هەر وەکە ئەو ئەندامانە تازاتن دادگا و ئەوان دیارە ڕێی خۆیان وا بۆکەوە بەو شێوازە سزایان بدەن نەوەکو بەو مادەیکەوە ئاراستیان کرا مادەکەی بگۆڕن ئیتر تەنها ئەندامانی دادگا هۆکار بوون هیچ تر هۆکار نەبوو ئەگەر هاتوو ئەوانە ئەگەر هاتوو ڕێژەی دەنگەکان و یاخود دوای هەڵبژاردنەکان تەسیری هەبایە ئەوە لە کاتی ئێستا بەنزین بەو شێوازانە دەبوو غازە دەبوو 200,000 دینار بەنزینە دەبوو 1000 دینار 1000 هەر لە کاتی دەنگدان تەواو بوو هەستان بازاریان بە شێوازێک بەلارێدا بکەوە خەڵک جیفانی بەتاڵ بکرێتن من بەڕای من هیچ کاتێک هێزی دەسەڵات و یاخود هێزە سیاسیەکان جیان لە دەنجی خەڵک نەبوو جیان لەوەی نەبووکەوە ئایا چەند دەنجێنین چەند دەنجناینین ڕێی خەڵکیان بەلاوەگرنگ نەبووە چکە لەبەرەوەی بەخۆیان دەزانن بەدیدیان هەیە لەو بابەتانە کەیسەکە تا چەند کاریگەری لەسەر سومعی دادوەری لە هەرێمی کوردستان دەبێت زۆرترین کاریگەری هەبوو تا ئێستاکەوەی من دەبینم ئێستاکە تەواو کاریگەری لەسەر ناو ناوبانجی دادگاکانی هەرێمی کوردستان هەبووە لەبەرەوەی ئەگەر هاتوو کەسێک بێتاوان بوو هیچ تاوانێکی ئەنجام نەدا بوو سزای 6 ساڵ زیندانی بەسەدا بسەپێنرێت بەڕاستی گومانی دروست دەکات لەلای هەموو خەڵکی کۆمەڵی خەڵکی کوردستان و وا دەکات کەوا خەڵک متمانەی بە دادگاکانی خۆیان نەبینێتن یعنی ئێستا و حاڵەتەی لە کاتی ئێستا ناودادگا ڕووداتن بەڕاستی من ئێمە وەکو تیمی پارێزەران ئێمە حکومەتەمان خۆشتر دەوێت لە هەموو کەوادیانی حکومەتە لەبەرەوەی ئێمە دەمانەوێت پارێزگار بە پێی یاسا پارێزگاری حکومەتە پێین کە ناو ناوبانجی نەزرێتن لە دەرەوە خەڵک بە شێوازیشتر باز نەکاتن ئێمە ئەوەی کە ئێمە دەیکەین تەنها لەو پاراستنی
لە بۆ پاراسی سوم ئەو ناوی ئەو حکوومەتەیە چکە ئێمە پێوەماندی بوون ئێمە قوربانیمان پێداوە ئێمە زەحمەت و بە ماندیبوون هێناومانە تا ئێپانە حکوومەتە بۆ شێوازە دروست بووە ئەو دادگایانە بۆ شێوازە دروست بووە من ئەوە ناڵم کە خەڵکانێک کەوا بە جلی خاوێن و جلی موکو کە هاتوونەتە سەر ئازەکی و ئێستا نازانن چۆن حکوومەتی هەرێمی کوردستان دروست بووە چۆن بە چ ماندیبوونێک و چەندین خوێنی شەیدان ئەو دەسەڵاتەمان دروست کردووە ئەو دادگایەمان دروست کردووە بەعەقلەن ئەگەر کەسێکی بەشتی گوماندی نەبوو ئەوە هیچ کاتێک پێی گرنگ نییە ئایا چی دێ و ناو ناماژی ناشین یاخود ناشین نابێ زۆر باشە وەک پارێزەرێک و هەمووەکو ئەندامی تیمی پارێزەران پێشبینی چەند بۆ کەیسەکانی دیکەی کە ماون هێشتا دادگایی نەکراون چیە بێ پێتان وایە دادگا بە هەمان ڕێڕەوی دەستگیرکراوان و سزادراوانی دیکە بەردەوام دەبێت لە سزادانیێوانی دیکەشیان دەکرێت بۆ ڕەنکەری لە کەیسەکانی ترا ڕوو بدات بەڵێ خۆی ئەمڕۆکە ئەوەی ئەمڕۆکە بینیمان ئەوە دەستپێکە بوو لە گۆڕانکاریەکان بەڵام ئێمە وەکو پارێزەر ئەمە پێشبینی ناکەین ئێمە بە چوارچێوەی یاسا لە شتەکان دەڕوانین ئەوەی کە یاسا بۆی داناوین ئەمە بەجێرەی ئەو یاسایەکەوە ڕاستەی تۆمەتبارەکان کراوە بەڵێ ئێستا باسی دەکەن ئێمە بەپێی ئەو یاسایەکە بۆمان دیاری کراوە ئەو یاسایە دیاری کردوە چێ تاوانبارە چێ تاوانبارێ چێ بێ تاوانە ئەوەی کە لە یاسا دیاری کراوە تۆمەت خراوە پاڵانی بادینیان تا ئێستا ئەوەی کە پەڕاوەکانی ئاڕاستە دادگای تاوان کراوە بۆ دیاریکردنەوە چارەنووسیان هیچ تاوانێکیان ئەنجام نەداوە و هیچ قەزێکی تاوانکاری و هیچ سزایی لەو پەڕاوە بەدی ناکەی لەبەرەوەی تەنها مخبر سڕی هەیە مخبر سڕیش بۆ ئەوەی کەوا هەر کاتێک مخبر سڕی هەبوو نابێتە هۆی ئەوەی کەوا قەراری پێ بدرێت و سزای پێ بسەدێت مخبر سڕی ئەگەر هاتوو هەبوو تۆمەت خراپاڵان ئینکاری بابەتەکەیان کردووە هیچ بەڵگەیەکیش نەبوو لە مسلمانانی ئەو تۆمەتانی خراپە پاڵیان ئەوە دادگا بەپێی یاسا و بەبێ مادەی 182 بورگەجین لە یاسای بنامەکانی داگیری سزایی ئەوە بڕیاری ئیفراسکردنیان دەدات و ئیلغا تۆمەیان دەکات ئەگەر هاتوو هەر ئوسری سزایی هەبایە بە دنیاییەوە ئێمە نەداتی پارێزگاری بکەیندا لە دەسەڵاتی چارەم باز بکەین بێن وایە لەبەرەوەی کە ئێستامە قسە دەکەین دەبی بەرامبەریش بێت جوابداتەوە بڵێ نەخێت ئەوە بەڵگەکانە ئەو حاڵەتەکانە ئەو تاوانەکەی ئەنجامیان داوە یعنی بۆ نمونە ئەگەر جیراوانی بادینیان کە بەیانی دادگایکردنەکان دەست پێ کاتن بە ئومێدی ئەوم کەوا دادگا ئەمجارە یاسایانەمان بەڵە بکاتن یعنی دەڵێن یەکیان هەبووە بەتەمای ئەوە بوونە تەقینەوە ئەنجام بدەن یاخۆت هەوڵی کوشتنی بەڕێز پارێزگاری دۆ بدەن باشە ئەگەر هاتوو کەسێک بەتەمای ئەو بەرنامەیە بێ لە کاتی دەژیرکردنی دەبوو ئێستاکە ئالەتێکی تەقینەوە یاخود کەرەستەیەکی تیرۆرکردن یاخود هەر بابەتێک لە بابەتانە لە دەستیان بژیرێتن و تاوەکو ببێتە بەڵگە بۆ دادگا بۆ زانیاریتان ئەوانەی کە جیراون کە بەیانی دووبیانی دادگایکردنیان هەیە پێکاتۆ لە دکتۆر و لە ئوستازی جامیعی و لە مهندس و لە کەسی لە ئاسی شەهادە بەرز و لە کەسی تەواو کەسی محبوبی ئەو سنوورەی بادینیان کەوا بازەکەون لە مستشاری زانکۆ و کەسی تێدایە تا کاندید بۆ لە خولی ڕابردووی پەرلەمانی عێراق کە لە ئەزبەکەی بەڕێز سەرۆکی کۆماری ئێستا بۆ دکتۆر بەرەمساڵە لەوانەی کە جیراون زۆرترین کەسیان لەو ئەزبەی سەرۆک کۆمار بوون کە ئەو کاتەی سەرکردایەتی ئەو هێزەی دەکرێت لە کاتی ئێستا ئەوانە بەو تۆمەتە کەواتەوەتی ئاڕاستی ئەو کراوە لەلایەن سەرۆک وەزیران و لەلایەن سەرۆک کۆماری عێراقەوە هاوکاری کراون بۆ نانەوەی پشەوی لە هەرێم ئەگەر هاتوو ئەو شتە بوونی هەیە دەبوو ئێستاکە سەرۆک وەزیرانی عێراق و سەرۆک کۆماری عێراق وەکو تۆمەتبار لە دادگا ئامادە بن وەکو چۆن ئوستازی جامی ئەو چۆن مامۆستای قوتابخانە لە کاتی ئێستا ساڵێکە لە زیندانە دەبوو ئەوانش لە کاتی ئێستا ئامادە بن ئەگەریش دەبوو ئێستاکە سەرۆک کۆمار و سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەبوو ئێستاکە لە نووسینگەی تایبەتی خۆیان بە نووسراوی ڕسمی یاخود پەیامێکی ڕسمیان هەبایە لەسەر ئەو تۆمەتانێکە خراوەتە پاڵیان دەبوو ئێستاکە لێرەشی یاساییان یعنی بە ڕسمی داوای بکرێ کە ئایا ئەو تۆمەتانەی دێخرێنە پاڵ ئێمە لە پێناو چییە ئەگەر ڕاستە با ئێمەش بزانین ڕاستە ئەگەر ڕاستیش نییە بۆچی ناشرینکردنی ئەو کەسانە کراوەتە ئامانج زۆر سپاس بەڕێز هەرێم ڕەفات ئەندامی تیمی پارێزەرانی دەستگیرکراوانی بادینان سپاس کە لە هەولێرەوە لەگەڵ بوویت پێرانی بەڕێز سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوو هەرشاد بن کاتێکی خۆش خواتان لەگەڵ بێت